لێرە لەم سەربازگەیە پێشمەرگە و ڕاهێنەرە ئەڵمانیەکان پێکەوە مارشی نەتەوەی کورد و ئەڵمانیەکانیان وتەوە. دواتر بەرگی بناغیان دانا و شیرینیان پێکەوە خوارد. لە سەربازگەی میری لە شاری هەولێر ڕاهێنەرە ئەڵمانیەکان ناوەندێکی سیانەکردنەوەی چەک و کەرەستە سەربازەکانیان بۆ پێشمەرگە کردوتەوە و پێشمەرگەکان لەسەر ئەو کارە ڕادەهێنرێن. ئێستا ئاسی پەیوەندی دیبلۆماسی و سەربازی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئەوروپا پێیناوەتە قۆناغێکی گرنگەوە. ئەم کەمپی مەشق و ڕاهێنانە یەکێکە لە هەنگاوە ئەمەلیەکانی بواری سەربازی لە نێوان کوردستان و ئەڵمانیا. ئێرە کە وەکو یەکینەیەکی سەربازیە تایبەت کراوە بە چاکردنەوەی ئەو ئۆتۆمبیل و چەکانەی لە ئەڵمانیاوە گەیشتونە تا پێشمەرگە بۆ دامینکردنی کەرەستەکانی ئەم یەکینەیە پڕی 2,388,000 دۆلاری بۆ تەرخان کراوە. لەگەڵ ئەوەشدا تیمێکی تایبەتی ئەڵمانی مەشق بە پێشمەرگەکان دەکەن. داوامان لە هەموو هاوپەیمانان کردووە و داواشمان لە حکوومەت کردووە کە سەریعتر ژیانی پێشمەرگە ئاڵوگۆڕی بەسەرابێت. ئەوان داوا لە ئێمەکەن سەریعتر بەڵام بەداخۆ ئێمە ڕەنگە ئەوەندە فێرگەمان نەبێت کە بتوانین ئیستیعابی ئەو قوڵەتە بکەین هەموو بێنینە ناو فێرگەکان و فێرگەکانی ئێمە هەر تەحمولی ئەو چەندیەکە یەکەکات جێگەمان نییە وەک پێویستیانی کە بتوانین هێزی زیاتر بخەینە مەشقەوە. وابڕیارە ئەم کەمپە تامانکی ئەیلول بەردەوام بێ و هەموو ئەو پێشمەرگانەی لێرە ڕادەهێنرێن ئامادە دەکرێن بۆ بەڕێوەبردننی سیانەکە دوای گەڕانەوەی تیمە ئەڵمانیەکە. بەپێی زانێرەکانی ئەناڵتی تا ئێستا لەم کاتەدا 12 وڵاتی جیاواز مەشق و ڕاهێنان بەهێزی پێشمەرگە دەکەن. لە پاڵ ئەوەدا ژمارەیەک وڵاتیش بەهۆی نەبوونی شوێن و سەربازگە کارەکانی خۆیان لە هەرێمی کوردستان ڕاگرتووە. هەر بۆیە حکوومەتی ئەڵمانیا بڕیاریدا یارمەتی گەلی عێراق و هەرێمی کوردستان بدات لە شەڕی ئەو دوژمنە هاوبەشەمان. لە پاڵ چەک و تەقەمەنی و کەلوپەلی دیکەکەوە هاوپەیمانان گەیاندونە دەستی ئێوە سوپای ئەڵمانیا ئۆتۆمبیلی وەک لە جۆری دینگە و جۆری دیکەی بەخشیوە کە وەک بیستومە ئەو ئۆتۆمبیلانە زۆر یارمەتیدەر و کاریگەرن لە شەڕدا. ئۆتۆمبیلی دینگۆ و چەکی میلان بەرچاوترین ئەو هاوکاریە سەربازیانن کە وڵاتی ئەڵمانیا پێشکەشی پێشمەرگەی کردوون. دوای ئەم کەمپ و مەشق و ڕاهێنانە ئیتر پێشمەرگە پێویستی بەوە نابێت بۆ چاکردنەوە و سیانە شارەزاکانیان بنێرنە دەرەوەی وڵات. ئەگەر لە ڕابردوودا هێزی پێشمەرگە ئامێر و چەکەکانی لە کار کەوتوبان دەبوایە هانا بۆ وڵاتێکی دراوسێ ببات تاوەکو چاچیان کاتەوە. بەڵام لە ئێستادا وڵاتی ئەڵمانیا تیمێکی تایبەتی ڕەوانە کردووە بۆ ئەوی هێزی پێشمەرگە فێر بکات ئەگەر چەک و ئامێرەکانی لە کار بکەوێت و خۆیان لێرەدا چاچی بکەنەوە. ڕێبوار کاکەی یانارتی هەولێر.